اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاها ڕیانی خۆشەویست بەخێرانە لە ڤیددیۆیەکی تری فیفا 23 هیوان باشی هەمووتانەوە جارش لە یانی کوردستان وەکو جارێکی تر دوای مدەیە گەڕاینەوە گەشتوینەتە کوێ جەماعات گەشتوینەتە کوپا ئیسپانە وا نووسراوە کوپی ئیسپانیا باوا بڵین لە سیمی فیناڵ یعنی یاری پێش کۆتایی بەربەرشەو لە ناکەوتوین جا بچمە ئێرە دەرکەوێتەوە یاریەکە تریش ڕیال مەدرید بەرامبەر ڕیال بیت جا ئەگەر بیبین و بەریگیانەکەوین میوادارن لە بەرشە لە نەماوە برێتەوە و بەر ڕیال مەدرید بکەوین جا تازەترین هێواڵەکانیشین بە ئەرشەلۆنە کارڤاغالی کڕیوە لەگەڵ ئەمە چییە؟ ئەمەش کریستیانۆ لە 22 یاریە 25 گۆڵی کردووە تاپسکۆر یعنی چۆن دەڵێ یەکەمی ئەو خولێ ئیتر هەرچ خولێگەر پیمە لە لیگایە جا با زۆر درێژی پێنێم وەکو پیشگیریەک لایک و سابسکرایب لەبیر مەکەن و با بڕێنە ناو یاریەکە تەشکیلەکەشمان جۆرەیە ڕۆناڵدۆ و میسی کەرمسلمیرۆ تۆزە خوێنیان باش بەس دیفاعەکان مێندی ڤان دایک ڕۆدیگێر خوێنیان زۆوێرانە جا هیوادارم یەکەم جار چۆنەڵێ جەمی یەکەم گۆڵ بکەین لەبەر دوێ قوڕ نەکرێ بەسەرمانە دەقەکە شێگوارڕم دەقەکەی دەقەیی هەر تاوە نابێت وانێ دەقەیی ئەوە چییە ئەیکەم بە 5 دقەی باشە 4 دقەی جەمی 8 و 8 يلا 5 هەر وەک بۆ مجارێک پێما بە 5 بۆ هەمویان جواب بڕێنە درە جلەکانیان هیچ کێشەی نییە و با بڕێن ساحەی منە پێما بێت سێرتانە و جلانە کاسلمیرۆ پێدری ڕۆدریگێر جا ژمارەکانیان بە دوویەکە دانا 1 2 3 4 در هەریەکی ژماری خۆی ساحەی بارشەیە ناوەڵا ساقم بەخێر بێنە بۆ یاری نیوان کوردستان و بارشەڵەنە ساحەی خۆمانە و با بڕێنە ناو یاریەکە وەک هەموو جارێک سەرێکی ڕێکۆرد بکەینەوە لەبەر هەندێک کێشە و با بڕە کێشەی نییە ئیشەڵڵا کێشەشی ناوێەوە جەماعەت هەر وەرد کڵاسی شەوەگەوەی دەرکەوت بوو پەلەمەکە کاکەوە تۆزە دەستمان گەرم بێ تا نەک ئەوە چی بۆ غەڵەت جەماعەت بیرمان نەچێ شکۆ ڕیاڵی جوێ دیوە لە بارشە حەقیوانی تری لێگردو ئەوە بۆ ویستم پاڵ بە نییە نەکەی ئەی شور گۆڵ نەبوو ئەمەش تایسە خراپین نایڵە نا بڕۆدەی کورە میسی پێی ناگرێت لەگەڵەوانەیە پێویستم بە چەند یاریزانێکی باش هەیە هێرش بەر دیفاع ئەشەمە توانین چەند بەدڵ بکەیت سەریەوەمان نەکرد ئەخ دەی بیگرێ
بۆ کاگت خۆ معقول لە چادان لێ لەبەر ئێمە کامافیگار ڕێک بەردەمیان ڕاست سەریشینە ئەدەم یەکەم تۆپاکەوێتە قاچی وەدارم نەوێ بە کۆتاتەوە بۆ شتێکی جوانی پێ بکات عقلی و شیشاگاتان لێ جەماعەت هەبێ شود ئەوان لێ درێ نەیفەوتێنیە ها سید لە کیۆ وەڵای فراغۆ خەریک و گۆڵ بێت یەی بە شیشە زۆر جوان بۆ حساب کرد گۆڵەکە و کردووە وەرە 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 جەمی دووەم سپرایز لێ بکەین بۆ جەماعەتی بارشا نەک بیگرێ گرتووتە ئای هەرچوو نەکەی غەڵەتی خۆم بۆ یارزانم جوڵان لە بەردەمی ئەوولام برد ئەمە یەکمان لێگرە جەماعەت یارزانەکەم زۆری هیلاکن ینی دیفاعەکەم هەر زۆر پێویستە دیفاعێکی چاک بکڕین بیخێنە جێ دەی هەڵیە نەکەی چی بوو ئۆفسایدە ئێوە بۆوێ بۆ خاتری خوا پەنمان پێمێ ڕۆدریگێر هەر لەو غەڵەتە ڕۆدریگێر بکێ بۆ کردی هەروەم لە دیفان دایگیان بژیت هەر بڕۆخۆ و گۆڵەکەمان وەگە ناکرێ بەرز بوو زۆرم فول کرد ئەینا زۆر جوان بوو جێگەکەی نابووە نە بەرز لێم بایە وەرە بڕۆدەی گۆڵە وەرە گۆڵە نایاڵێ وەکوێسی لەکوێ دوور نییە نزیکەی نهاتوو لەگەڵتە پێیسەوە من نیاز بڵێن زۆر دەترسی ئەگەر لە سەرواتی تۆ لفێگوێنی من بێنە قارچکمانێ من نایخۆم قارچکی سوورەکرا ئەگەر بینی و لە ڕێیا هەم عارەبانێ سەر هینەکان جاجای بۆ دێنم ئەگەر نەشی بینی هیچ گوێمێرێ و هەر نەچی و کاتە دەوەڵای دەکەیفێ دەوە نەکردایەتەوە نەیوێرە
إيه جماعة هاتينو بڵێ بۆ کێڕێ بووتە تۆزێ وەسانمان ڤیدۆگە نەکەیەوە چێ بە شۆخری گۆمان لێبکە نەکەی ها غەڵەت بوو قەینەوە ئەڵی هێ زیێنیان هەر بەش دیوانی ژیلاگەن ئینا بە قۆت بوونە هەر زوو گۆڵیان لێ کردین ینی زۆر گۆڵ دەبڕۆ گۆڵە نەیەڵا نایەڵێ دەوسا جبورن جماعة يلا قولة أك شو يلا ليك يعني صفر معني يعني معقول قول مانية الريال يجيكي لقراو خرابي لي قامي جماعة جا سيري أو اشتاقوش بنزيما بوكي امبابي رونالدو بوكي هالاند هم بینیو هاتووە ئەمەش بۆ جێگەی میسی و بزانم کێی ترم هەیە کڕۆس بێنم بۆ کوێ باشە بیکەمەوە خراپە کڕۆس ئەمانی تر زۆر هیلاکن CM نازانم سیقم پێیان نییە ئەمە هەشتاویەکە CM بۆ کوێ باشە CM من ناوێت مێندی بکەین بە وەڵای مێندی نازانم بکەم بە جێیکێ یەکەین بەم CM هەشتاویەکە بزایگین هەر باشترێت چونکە زۆر هیلاکن جابا دەست پێ بکەینەوە بزایگی نەبێ بەچی ئێمباپی هالاند کۆردۆبا شتێکی وایە وەڵی زۆر نازانم بڕۆ هالاند خەریو کرد لێ لیاویکە بەناوە ئەگ برانە ڕۆ چی گۆڵ نەبوو شوتە بە قۆتەی چۆن کرد هالاند خۆی ئێستیشە لەوێ دامەنەبەز ئێمباپیش هەر ئێستیە یعنی زۆر فەرق ناکات ئاخ کورەکەی ئۆفساید بوو خاتووی خۆ ئادەی لەویە وەڵی ئۆفسایدە لە نەمبینی بوو نازانم بۆ ئەو نەخێرا چوو ئۆفسایدۆ خەری ویرم بە پاساتەوە خێرا بگەڕێنەوە غەڵەتەوە چۆن وا پێشەخرێ وەڵی نازانم بۆ ئەم کرد گۆڵێ نەکەم حیامە چی باشە کڕۆس مێنا دیفاعی برانە ڕاگاتان لەو شەتحانەیە ئەوە یەک کورای سێتانکەم بە فلیم ئەی بژیت کورای سێتانکەم بە فلیم جەماعەت ئەگەر ئەم دوو یاریەکەم لەم ڤیدۆیە بیوێمەوە هەوڵێم بیکەم بە لیجەندەری یعنی یاریەکان وەرد کلاسە دەرەجێ لەو بە قووەتر لیجەندەری تۆزێ شتم نوقسانە وەرمونە خۆی شەت ئالەم شوێنانە ئاوا بەکاری تاپی لێسەنی
بڵێن ئەگەر لە ڕووی پێشەوە بێ فاوڵ نییە ساوە ئەها خولاوە بەریگە و ئەبێ ئەوانە زۆر بەکاربێنین بۆ تۆپ قەتعکردن زۆر باش بڕۆ تا ڕێی ئەهی بژیت بەس پاس بۆ حەقی نەبێ هالاندی ئەمباپی لێ بژیت ئەمە دوو سێ هاندەر و چیەکات ئەمە دوو جەماعەت دەقەی 66 سەرەی خۆیەتی گۆڵ کات نەکەیەوە وا کرد نەکەی ئێ بژیت هەڵێ بۆیە سەرەوە سەروتر دەبڕێن باپی دەبەرە ئەخ وەڵای من هەڵما بۆ ئامی خواریوە زۆر ڕۆی دەی کامەڤینگایش گۆڵەکە زۆر باش دەرەچێت خۆرابرا لێەوە چۆن گۆڵەکرێ بۆ خاتری خۆت و بواگی لەو تۆپە جوانە ی خۆمانە بێنەوە تۆپە خێرا هالاند ئەخ زۆر ئەو لای کرد ئەوە چییە؟ ئەوە چیە بەشدی چۆنە گۆڵی کرد؟ عیبە گورە گۆڵە هایلەوە ئەوە گۆڵی نەکرد حەیف حەقی خۆی بوو گۆڵ کات کەلەکە و دەی هالاند کورە عیبە ئەوە نایە بە ئەمە دۆکاتەوە نایاڵە پاس هات بە بران ڕۆژکە سەریعەنا لەوانەیە ئەوە دووسێ جا تۆپەکانیان و هەر دام و پێیان بە خەسار ڕووی نەکەی دەقی 89 برانە ڕوو یاخو گۆڵکان ڕێگە فەوتین لێیە بە قوربانە لێ بۆم لە معقولە کەسی لێ نییە دەوەرە جەو مێنێ دەبڕۆیەکێ نەیەڵا تاویکەین برە گۆڵەکە بکەین یاڵا جەماعەت با بڕێن بۆ جەمی دووەم ئەوە چی بوو؟ ئەو بۆ تاوی کرد؟ ئەی کێ براوە بێ؟ تێنەگەشتم یەک و یەک بوونەوەنیش ئایا باشە خۆ بە یاری پێشتر یاریم کردبوو لەگەڵ ڕێە ئەو شوێنەیە لەگەڵ بەرشە لەوە ناچ ئاگام لێ نەبوو بڵێ نەدۆڕابێتین
de verdad. بڵێم بە چی بووە باشە چییە کاکو ئیسپانە باشەوار بەجددی ئێستا چی ڕۆیە یاریە ترەکەین یعنی دوو یاریە ئەبێ دوا بێت دوو بە دوو دوو یەک و یەک ئادێ بزانم جەماعەت لەکوێیە یاریەکە ئاواتە کاکە زێڕام کرد لێرە چامپیۆنز لیگیشە بەر ڕێڵ بەرهین کەوتوین ئەو شوێنە ڕۆمایە کوێیە جابا سەرتان نێشێنین بڕۆین بۆ یاری دووەمی بارشەلۆنا جەماعە گەشتی نێرە با بڕێن بۆ یاری نێوان ڕۆما FC لەگە کوردستان وا باشترە یاریەک بە یاریەکەی کوپی ئیسپانیا بوو لەگە بارشەلۆنا ئەمەش لەگەڵ ڕۆما FC لە چامپیۆنز لیگ یاری بڵێم ڤیدیۆی داهاتوش بە هەمان شێوە بێ یاری دووەمیان ساحەی ئێوانە کاتی هێشتانە نییە لای بکار پێنج دەقەی بوو جەماعەت ئەی ئەوە چی ئەو غەڵەتانە هەر لەیسەوە نەکەی نەکەی خەریکە گۆڵم لێگە داگرتنێکی جوان بوو بڕۆ ئەخ ڕێی نەما تاسکیان کردەوە ڕێ نەما پێیا بڕۆ لەو ڕۆدی Thibaut Courtois is the keeper of choice. Ashraf Hakimi plays with Ferland Mendy in the fullback positions. And operating through the middle in attack today, Karim Benzema. بەرهانەڕە لەو شوتەوە چی بوو Fine tackle there to prevent the chance. زۆر سەریع بوو بەس هەر قاچی نەیەڵا بەرە گۆڵ چێژ بڕۆ Dybala. No exaggeration Dei? to say that Toni Kroos has figured Ii prominently khojana. on the back pages in recent days. The rumours coming out of the camp, Stuart, are that this may be his last season. Khaon, and khaon. he's considering hanging up his boots. Well, if it is true, he'll be a big miss to everybody. He's been such a great player for them. But I'm always نەکەی ئەوە چی و خەڵەتانە before their powers start to wane, تا دایگرت still having a big بڕۆ impact on this team. دایکێ بڕۆرە پێشەوە بڕۆ 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 Well here, گۆڵ crossed in by Ronaldo. Well, he failed to get it away properly. ئەخ To نایڵێ the keeper. Oh, nice ball over the top to chase. ئەو ئیمزاری زەرد Only a yellow card as the وەڵای برا حەقی خۆیەری زۆر بە پیسی لێمە name taken by the referee. هەر سوور نەکرێ خەی ناکە A deft clearance. ناکەی وەرە 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 Braga, وەرە determined defending. دەبڕۆ دەبڕۆ ئەوە ڕۆشتنە Quality pass. ئەوە گۆڵە ئەوە گۆڵە هەر بە خشک There it is, the breakthrough. That ئەی بژیت ڕۆناڵدۆ دەستەکانت خۆش ئەمە گۆڵی چەنەم بوو And it's a really nice ball. یەک و هیچ تەواوە Decision to set up شکر گۆڵیان نەکردووە and once he gets onto it, بریان بەرزەوێتەوەی درێوانەی خۆم it's a lovely goal. And back underway. 1-0 it is.
كاسل ميرو والله كارتون اللي هو ايش ناقة Well, a classic example. راح نرلو شو ثاني لو هجومانا Oh, really commanding goalkeeping. دي خليه The delivery courtesy of Dybala. And both hands. هالصروا اخيوني برو ميسي رويبي سريعني يا حيف اخ شو انقرا ابوي The attack. اينا قولهم كذبوا Gonzalo Guedes. ناكي لا ترسى قرانيو Now with Delors. Top class defending. دوروا قربانا Ronaldo. Ronaldo. نيلا ركها تبر توبك For the keeper. اكليك سرو زور داما ولو انا ميسي لك الشعنو سريع واوش تانا نابي بو انا بكي بس اشوي لا شوت بلي شوتي جوان Anfi. Benzema. تبي قرانا رو ني قرانا وني فيلم جيني يلا Dybala. Wesley Fofana. On the ball, Schlager. Spinazzola. Once again. ناكي او تشيو شوت بارو ترتيبات Got to say. Well, that'll be a يك ماني قيناك جول ايش كان في شيء action of this match. Well, the crowd بو are doing their دروا bit. Can they find the equaliser here? دي Well read to win possession back. كسي لينيا دبرو On to Messi. دبرو دي And Messi is دسم بيانا always on the نيلا ball here. بيشي خستابو يزو جوانا بو ابو نار ريت بيشو To cut out the pass. Marcos Llorente. ميسي خريك عرطاو بينا منه كريستيانو باشتر لم يعي من هذا شو جم طاو جماعة ثاني تشيكين بها امبابي كينيرا ميسي دا بزين بوكي كوردوبا فان دايك زرديكي هي كروسا كاين جي بيدري بهالانديش جاري بوصي او جينين And they begin the second half in the first leg of this Champions League round of 16 tie. And a timely دوري intervention. مبابي Well, it could be on for him here. هو The keeper was called upon. ومعقول يا ابو واكات هو جديتي هو ابو And delivered. Well, he's so good in بون those one-on-one دامان moments, ليا and he's proved it yet again. Excellent use of the ball as they make their way forward. شلون يا ابوي Fizzles out thanks to that piece of defending. Well, لا there's been a lot يلا of اعمى speculation كيف as نخاو regards this transfer and whether كروز it will هو. go ahead. It's finally been confirmed, Stuart. Well, they've got a real bargain here. What's He's you? such a good player, and he brings so much to this team. This is a really great جول نقا جافو لي جولي كده رك Horribly حق بوليه فت كمو بيسر مو طا Ronaldo. دبرو Mbappe. يسم يا بي خوارت النقشت It was anything but. Corner kick جولا awarded. And let's see if this will help them دو اي دو add to the جالده lead. Well, that's how the دبي يلا بروا but staff defending نايلت mattered. دفاعي كان زخمة
Ronaldo. اي هوار Ibanez. Well, we have 30 minutes to go. ورا 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 It is a decent looking attack here. اه Spillage from the goalkeeper. Routine. Well, the story surrounding Cristiano Ronaldo is usually a positive one. And tonight, no. شوتانش جوان خراب نین Keeper committed himself. ئەم بەرزانە بگیرێت و خۆشە یەکسەر هەڵەگەڕێتەوە بەس سەریانە ئەنجارای بە هەجومی ئەمە Plenty of support here. Well, nothing comes of it. It looked promising. Hakimi. چۆن لە خاچی دەریێنێ Well, the fans are driving their team on. برانە ڕۆلە ناردنەوە With a goal. Time is running out. 20 minutes to go. ئاخ زۆر بەرز بوو وەڵای یاروتم بەرز دەرەچێ But couldn't find the target. زۆر بەرز بووینا زۆریش جوان بوو بۆیان چۆڵ کرده بوو حەقی خۆی بوو لێیە Well, just a quick reminder. Dobro di. more live football coming your way here on EA نەیاڵێ TV. بڕۆ لەوانەیە Enjoy this game. What a قەت game. ئێگە Two good teams in a great stadium. I'm really looking forward to that one. لەو پاساتە جوانەوە چۆن گۆڵ نەبوو But he's missed it. He's completely failed the test. Well, that was a big opportunity, and they really should be level now. They have to be more clinical in front of goal. لە پاساتێ بێ بە قورئان نایە That's how to keep the opposition at bay. Mbappe. دە گۆڵی تر تا بێتان بوو They lead by 2 now. چوو لەگەڵ ڕۆناڵدۆیەوەگە بۆ خۆ ڕاکشێ دەستی خۆش نەها کە جوان بوو He's got such quick feet, hasn't he? Just look how he goes past. ئەوە بۆ سوچەکە ڕێ Shot away. That's a really good goal. So the ball rolling again at 2-0. کێڵیان ئەمباپێ وەرە 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 گۆڵ مەکە خەڵەتە لەویە Equal to the task. دوانەیە بە 0 Over it comes. ئەی هاوار هی خۆمانە ئیشەڵا Pressure here نە and another corner. ئەوە چی ئەوە دێتی No problems grabbing hold of that one. That is how to apply the pressure. ئەک برانەوە ئەمە ناخۆشەوەت نایێنێ بڕۆ چۆن تێ ئاڵاوە بڕۆ Virgil van Dijk. ئێوە غەڵەتە وەڵی غەڵەت جوانەدام غەڵەتە نادەم لە پەلە پەلاوای لێ یەکەم Promising looking attack. Aimed towards Mbappe. اوو لەو گۆڵە جەماعەت ئاگاتان لێبوو دەقەی 88 Wonderful to have that in your repertoire. ئەوە گۆڵە Well, here it is again. He goes past his marker so easily with just a drop of the shoulder. غەڵەتی And just ناکەی look at that strike. He opens up his body. ئەوەنە جوان هەڵیا بە سەریاوەی Contact with the ball. A great finish. ڕێک ئەویش بژایەوە بنشیشەگە بژیت ئەمباپێ لەگەڵ حەکیمی جەماعەت با لەم دەقەی ئاخیرە هالاند بێین خۆی حەقار زوو بمێنە لەبەرەوەی ئەوە هیلاک نەبێ کریستیانۆشت چونکە موساوە بن This is looking rather
rather comfortable for them. 3-0. Well, totaling up all the stoppages. بجيت so حكيمي. 2 additional minutes. وسيو غلطة وسيو غلطة تابو And there goes the final whistle. It's a victory هلا هذا for the ناو visitors. قاسي برطوم نقو آدم يكم كذوش كان يانشي يعني قاسي بري نقو تو To chase. أول إنزاري زردك أبو بابرين دري فينال باشا وشي أو فينال يجيبو Have you got time for a few questions? كيليان مبابي بلاو كان كورة قول جيان ما بو Thanks, that's all. جماعة عندي خوشويت هاتينا كوتاي فيديو هيوادانا فيديو كتان بطل بيت ووق بينيدان لا برشمان بردوا چند بچن والله لبيل من ما بقرآن اونا ميشكم مشغولة ادم دو بيك بوين ادم چند بو دو بدو لبان نبدو دو بدو بوين لقل امشو نشا دو بهيج وهيوادارم فيديو كتان بطل بيتو ناوی چەندی ئەرزانێ بنووسن کە خۆتان حەسان لێتی پێم وابێ ئەوە چییە بۆ داوای هینەکات خۆم ساڵپشتم نییە جەماعەتی خۆشەویست داوای لێبن نەگەمەوە بزانی مەساڵمەیە هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێت و چێشتان لێبینێت و یان سوودێکتان لێبێنێ سوودێکتان لێبینی بێ تا ڤیدیۆیەک پارتێکی تری فیفا 23 بەخواتان نەسپێنرم هەر لە خۆشییا بن خوا حافیز